کردووە لەوانە لە تەفسیرە زۆر دواکەوتەکانەوە تەمان ئێمە باسی پێ 6-7 ساڵ پێشتری مێژووی پزیشکیەکەین بڕوایان وابوو ئەو کاتە دکتۆرەکان ڕۆحەبەد و نادیار و گومەکانن کە تەندروستی مرۆڤ تێگەین و مرۆڤ نەخۆشەکەن و ئەمە بڕوایان بەچی بوو بە قووەتی سەرەوەی طەبیعەت بڕوایان بەوانە هەبوو کە شتێک هەیە گومە و ئێمە نازانین لەکوێ ئەوانە بەس ئەوانن دروستیەکەن و ئەمە لە ڕاستیە یعنی کێشەی دروست کرد کە بوو بەهۆی ئەوەی کوشتاری جادوگەرەکانی لێکەوتوە بۆچی هەندێک خەڵک نەخۆشەکەوی فڵانکە سەحری لێکردوو و ئەمە بناغەیەکی علمی نەبوو هەندێکی کا بۆ ئەوانەیە کە ئیتیجاهی دینیانە بۆ یان بابە ئەمە کاری خوای گەورەیە یەکێ گوناح بکەن خراپە بکە زۆڵم بکە خوا بۆ تۆڵەی لێکاتوە کە نەخۆشی يعني أميش طبعا بان سروش نأتشو السروي بشيء تعقيقة بحثيكة بزانة دينية شيء مسألة هندي شيء كهو براين باستيرغاني قردون هبو يعني براين بو هبو كتندرسي إنسان كباش يا خراب يا كتيشي توشي نخوشي كا مسألة كم فيوندي مروفة لقى استيرو ومان وروج إن كاني قردونا أما أنا براين ببان سروش نبو ما وراء الطبيعة أما زرت لبابل ومصر وهند ولو حضارتنا بالي هبو بيري بيبنما وتمارين تاريخ خرافي ويكبيرا بيري خرافي عين الشد بيري خرافي هرجع البرازية تاع دكتور نبي بدأ بتصير دكتور يدربي نبي وزانه مش نقاشي كل نبي شرقي نازاني بيري خرافي كان هي عالمية شكل تصور ناقص أو نزور بيري زاكا باسي كان شيء هي أما أنا لكولتورة سرتايا كان هي لراسية أواني أمازون وأنا بلان بداخل لكولتوري إيمش زور هي شارزاني بأزمون وهزي دروني يعني أما أنا بالراسية نظرية شيء أوتوانية زورتر بأزمون وب يعني شون اللي بار شخصيتي خوان كسيتي خوان بكاره هنا لويكا نخوش كان شارسر كان وهي تيورية شيء أوتوانه نخوشي دعائي وردور ده بيشتو يعني أما نسقونا كان هاتون اتصال كان يتوين بلي 1500 أنا هاتن وتيانا ناهاوسەنجیەک هەیە لە بینی شلەمانەکانی مرۆڤە ئایا خوێنە ئاوەنی مەعیدەیە ئەم شوێنانە کانزاکان سۆدیۆم کالیسیۆم ئاسم خۆتان زان سەڵاو کانزا هەیە لە جەستەی مرۆڤە باسی ئەوان کردوتیان نا یعنی هینێک دروست بووە جۆرێک لە ناهاوسەنجی دروست بووە لە بینی ئەوانە ئەمانە سروشت زانی یعنی هاتن بردەور دەبیریان لە عیلمی طەبیعە کردەوە سروشت کە دەوری هەیە لەوەی کە بۆچی هەندێکەیە لەمانە لە ڕاستیە ئیبن سینا و گالنی یۆنانی دەورێکی گرنگیان هەبوو ئەمیش دوای ئەوان هاتن بابەتێکی تر بوو نەخۆشی پێکهاتەی جەستە کە دەپێورێن ئەمانیش پەیوەندیان بە سروشتزانیەوە هەبوو کە هاتن بواری توێکاری و یعنی فیزیۆلۆژی ئەوانەیان باس کرد پێشکەوتن ئەمانە ڕائیدەکان بەڕاستی ویلیام هارڤی بوو ئەو زانستە ئەو دکتۆرە ویلیام هارڤی ئەو دکتۆر و زانستە بەریتانیە بوو ئینگلیزە بوو کە سوڕانی خوێنی کەشف کرد تامان پێش ئەوی زۆر کەس ئیشیان کردبوو لەسەرەوە بەس شانسەکە بۆ ئەم مایەوە بەناری ئەمەوە دەرچۆری ئەوەش بڵێن هەر داهێنانێت تۆ ئیبینی لەم دنیا دائمی خوای کۆمەڵی خەڵکی تر ئیشیان کردووە و دوایە ئەکەوێتە سەر یەکێکە کۆتایی بە ئیشەکەیێنێ ئەمانە بەڕاستی پێشکەوتن وردە وردەوتیان نا مەسەلەکە نە غەیبە نە ئەستێرەیە نە ئەم بیرە خراپیانە هەیە لە مێشکا بەڵکو ئەبێ ئێمە بچینە ناو جەستەوە بیبینین توێکاری بکەین دیراسی بکەین اینجا بۆمان دەرەکەوێت چییە؟ ڕاستیە ئەمە لە تۆزێ یم کراوە وردە بەم شێوەیە پێشکەوت ئەوە لەوە هینیتیانە بوو کۆمەڵێکی کە بەسی ئەوان کرد مەسەلە هاتنە سەرەوەی جەستە یعنی شێوەی جەستە چۆنە کەسەکە درێژە کورتە سەری چۆنە هەتا هاتنە سەر هەوەی کەسێتی ئینسانیان بەوە ئەپێوە کە بڵێ مەسەلا ئەگەر شێوەی کە لەسەری چۆن بێ یا چەند درێژ بێ چەند خڕ و تۆکمە و ئەوانە بێ لەسەر ئەساسی ئەوە ئەیانوت ئەمە ئەم کەسێتیە بەم شێوەیە لە ڕاستیە ئێستا توانین ئێمە بڵێن لە ناوەڕاستی قەرنی سەدەی 19ەمەوە وردە لە ئەوروپا و ئەمریکا هاتن ئەم طبەی کە ئێستا ئێمە ئەمڕۆ ئەیبینین کە باسی کیمیا فیزیا ئەندامەکانی جەستا
ئەمانە هەمووی خەلەلی هەیە بۆ نمونە فڵان ڤیتامین کەمە فڵان نەخۆشی دروستەکە قاچ ئەشکێ ئەبێ بۆ شێوەیە چاشی بکەیتەوە یا مەسەلەی بەکتریا ئەوانەی کە ڤایرۆس ئەوانە هاتن شتەکان هێنایە سەر بوارێکی علمیەوە بەڕاستە ئەجێ وەڵای من زۆری ماوەی ئەوڵای داوای لێبورد نەکەم ئەگەر چۆن پەلە بکەین باش زانستی چارەسەرکردن لە ڕاستیە زانستی پزیشکی هینە یعنی ئەبێ بڵێن زانینێکی چارەسەرکردنە لەبەرەوە هەر دکتۆرەکان نین کە دەوری دکتۆرە بینن بەڵکو خەڵکێکی سوودی ژێ دەوری دکتۆرە بینێ و چارەسەری خەڵکی جەنا و لەوانەیە لێرە و لەوێ سوودیش بگەێنێ بەڵام بە هیچ جۆرێ هێژایان بە پێشەوانەی ڕێی ئەو هێژایی پێش من يعني لە ڕاستیە مەلاعەلیکەڵەت بە هیچ جۆرێ هیچ کەسێک ناتوانێت چاکاتەوە هەتا سەر بە هیچ جۆرێ ڕاستی عجایبیشی لێ هات کە باسی ئەوەی کرد زۆر خەڵک چاک دەکاتەوە زۆر سەر مسلمانە چونکە کەس چاک ناکاتەوە لە ڕاستیە يعني قوربانیەکانی مەلاعەلیە لای ئێمە هێژە هەموو قوربانیەکانی مەلاعەلی لای دکتۆرە دەبنەکان ململانێ لە بینی دوو قوتابخانە پێیا بوو قوتابخانەیەکی پزیشکی کە زۆرتر سەیرێکی میکانیکیەکە یعنی ئەناتۆمی و فیزیۆلۆژی و ڤیتامینەکان و ئەوە و قوتابخانەیەکی تر کە قوتابخانەیەکی کە زۆرتر نزیک بوو لە فەلسەفەوە کە زۆرتر دیالکتیک بوو لە پەیوەندی مرۆڤ و تەندروستی مرۆڤ و نەخۆشی مرۆڤ لەگەڵ هەموو دیاردەکانی تری مجتەمەع ئایبینی ئەمانە نزیک بوون لە فەلسەفەوە ئەم دوو ئیتیجاهە دروست بوو کە باسی پێکەوە ئیشکردنی جەستە و ڕۆحیە کرد ئیتیجاهی دووەم نەک ئیتیجاهی میکانیکی کە باسی پێکەوە کارکردنی مرۆڤ و سروش فیزیا و بان فیزیا پێکەوەی تاگویستی و کۆمەڵویستی یعنی مجتەماعیش گرنگە لە تەندروستی تاکە پێکەوەی کولتور و مرۆڤ باشە ڕۆڵی فەلسەفەی پزیشکی پێشنیازەکانی لە پێش هەموو شتێکە بنەمای چارەسەر و کۆمەک پێش زانیاری وەرگرتن يعني وەکو وتم پێشتر باسم کرد تۆ ناچیت بۆی زانیاری وەرگرتن تۆ چی یارمەتی بۆ عیلاجەکە بنەمای مرۆڤ دۆستی یعنی خۆشەویستی مرۆڤ نەک هیچ بنەمایەکی تر کە ئەبێ دکتۆر هینیکە وەکو وتم فەلسەفەی پزیشکی بۆ یاریدەدانی تەندروستکارانە دکتۆر و کارمەندی پزیشکیوانە نەک وەکو منافەسەی کە یا ڕەخنەی ڕوخێنەری لێ بکە یەکێ لە مەبدەعەکان زۆر گرنگە لە فەلسەفەی پزیشکیە تۆ وەکو دکتۆر وەکو تەندروستکار ئەبێ خۆت بناسی جارێ خۆت بای چەندی کەسێتی و چۆنە عیلمەکە و چۆنە ڕۆڵە چی هەیە چ قوتابخانەیەکی پزیشکی وەیە خۆناسین زۆر مهمە لە پێش هەموو شتێکە وە خۆ بەرپرسیاری یعنی تۆ مەسئولی لە هەر ئیشێک کە ئەیکەی باشە زۆرم نەماوە لە ڕاستیە فەلسەفەی پزیشکی چییە؟ گرنگی بە تیۆری پزیشکیەیە مەسەلەکان پراکتیک نییە تۆ ئەبێت بیر بکەیتەوە لە ناحیەی نەزەریەوە چ نەزەریەک ئەتوانین هەڵیەنجین لەم پراکتیکە ڕەوشت ڕەفتار و ئاکاری تەندروستکاران ڕەفتاریان لەگەڵ نەخۆشە هەڵەی پزیشکی هەڵا لەگەڵ یەکتریە وەجگە لەو ئامانج و پاساوی کارە پزیشکیەکان تۆ یەکێکە فەحسی بۆ نووسی ئەڵێ عەمەلیاتەکرێتە فەحسی بۆ نووسی ئەبێ بزانی پاساوەکەی چییە بۆچی ئەیکەی زۆر بە بازاڕی بۆ جیفانی خۆمانە دکتۆر یا لە پێناوی نەخۆشەکایە تۆم پاسان نووسن ڕەفتار لەگەڵ زیندەوەرانە زۆر جار لە تاقیکردنەوەکانە ئەوە نیە مەیمون و تاقیکردنەوەی لێکن بۆی سوودی لێوەرگرن بۆ دەرمان بۆ لە مرۆڤ بەکاری بێنن کۆڵینەوە زانستیەکان ئەمەش بوارێکی زۆر گرنگە زۆر کۆڵینەوەی زانستی هەیە لەسەر زۆر دەرمان کۆمپانیەکانی دەرمان پارەی هەیە لەبەرەوە بێگومان هەر ئەنجامگیریەکی علمی لەسەر ئەو دەرمانانە ئەکەن تۆ بێ بە نیشانەیەکی پرسیاری گەورەدانی بۆچی بۆ ئەوەیە کە ئەو کۆمپانیای دەرمانەکەی ساخ کاتەوە و بە ملیاردەها دۆلار قازانجی تیا بکە فەلسەفەی پزیشکی لە شوێ یەتە ڕێمان بابەتە وجودیەکان ئەوەی کە مردن ژیان تەمەن پیری لەمانایەتە ڕێمان بیرکردنەوەی مرۆڤ هەست و سۆزەکانی باری دەرونی مرۆڤ پەیوەندی نێوان پزیشک و نەخۆش ئایا پزیشک هەرەوەی عیلمە یا وەڵێ ئەبێ ئەوە بکەی ئەوە بکەی یا ئەبێ مەجال بە نەخۆش با نەخۆشیش پرسیار کە ڕێی خۆی دەربڕێت ئەو هەستکردنمان بە دنیایە کە ئێمە بە پێنج ئەندامەکەی هەست بە دنیاکەین ئایا هەستەکەمان تەشویشیان نیە هەڵەیتیان نیە کێشەیتیان نیە نەخۆشیە دەرونیەکان و چارەسەریان عەمەلیاتکردنی نەخۆش کەی عەمەلیات پێویستە بۆ پێویستە
هەندێک بابەتی تر هەیە مناڵی ناو شوشە بانکی سپێرم و هێلکە ئێستا بانک هەیە یعنی سپێرمی پیاوینەکە ئەڵێ ئێستا من نامێن مناڵ دروستم ژن ئەڵێ ئێستا من نامێن مناڵ دروستم هێلکەکەی لە شوێنی تایبەتیان دانێن ئەڵێ جارێ بێ کارێر بکەم یعنی پێش تۆ بە پرۆفیسۆر دکتۆر اینجا لە ساڵی و ئەوە سپێرمەکە و هینەکە هێنین مناڵمان بۆ دروستکە ئەمانە هەمووی بابەتی فەلسەفەی پزیشکین کێتە ڕێمان نەزۆکردن زۆرم لەماوە نەزۆکردن یعنی هەندێک کەسێ بڵێن ئەوانەی کە کەمەندامن بیلەوەکەنەوە کە نەزۆژیان مناڵیان نەبێ خەساندن لەباربردن پلاسیبۆ و تەواوکەر و ڤیتامین و دەرمانەجیایەکان هەزاران دەرمان هەیە ئێستا لەم بازاڕی کوردستانە بە هیچ جۆرێکی ویست نییە ملیاردەها دەرمان لەو خەڵکە ئەکێشێتەوە بەبێ ئەوەی هیچ سوودێکی هەبێ بگرە بڕواکە هیان هەیە زەرەری هەیە بڕواکە ئەمێ من مەندوو بێت بۆ لام هەندێشتم پێشانە یا حەبوو شتووانە بڕواکە من لێدەست هەرکە ئەڕوای خەمەتەنەکەی خۆڵ هەر لێدەست شتی ئاوا ئەعنی سادە کابوو پلاسیبۆ ئەوەیە کە بڵێن تۆ شتێکی سپی دێنێڵێەوە حەبە بەڵام هیچی تیان هیچ مادەیەکی تیان لە چوار فەلسەفەی پزیشکیە دەڕێوە لە یارمەتیدان بۆ مردن ینی کەسێک زۆر ئێشی هەیە زۆر ناڕەحەتە ئاخر قۆناغی هینە سەرەتانێکی لە هەندێک وڵاتێ لە ئەوکو لە هۆڵەندا یارمەتی دەیەن کە بمری دەرزی لێن شتێک لێن بەڵام قانون هەیە بێگومان قانون هەیە ئاسان نییە مەسەلەی یعنی ئەوەی کە پێڵێن ڕەمەزان پەیوەندی ڕەمەزان لەگەڵ نەخۆشی و هینە تەندروستیە ڕەمەزان باشە بۆ تەندروستی بۆ کێ باشە بۆ کێ خراپە وەسیەتی تەندروستی ئێستا لە وڵاتانە لە بێژە هەیە لە ڕاستە وەسیەتی تەندروستی ئەی تۆ پێشەوە ئێستا من تەمەنە ئەوانەیە پێشەوە یعنی تووشی نەخۆشیشی قرس بەبار بەسەرەوە پێشەوە لە لای دادنووس یا وەسیەتی تەندروستی ڕسمەڵە من ئەگەر ئەمە هین بوو گایە مغەزی و کانولاکان لێ کێشنەوە با بمرم تا هیچی وام نەماوە تاقیکردنەوە پزیشکیەکان وەسیەتی وەکو باسی کرد لە ڕاستی ئەوە بەڕێی من گرنگترین بوو ئەمە سیناریۆیەکم داناوە لەعنی لە مێشکی خۆما بەداخەوە کات نییە من باسی کەین کە من نەخۆشم چەند پرسیارێکی زۆرەکەەوە ئاسان نیە یەکێک ئەڵێ نەخۆشم یەک دنیا پرسیارێتە سوپاس ئەوکەی بۆ هین هەڵەگرین ئەگەر پرسیار و توێژ هەبوو ئەتوانین باسی شتەکان بکەین بەڕێزی حەسەن حوسێن لە بەروی 3-4 دقیقە بوو کاتەکەی ئێستا داوای کردووە کە یەک وڵام پشکۆلی جەنابەت باتەوانێ ئەمە لە دەرەوەی نەکەیە بەڵام لە بەروی وەڵام نییە من راوینا لە مەلاعەلی دکتۆر عەلی پرسیارەکەم پرسیارێکی مەبەستداری بوو پێویستە ئەو پێوەرە دەستنیشان بکرێت فێرشتوانی زانست کە ناوی مەلاعەلی نەنا بە دکتۆر عەلی پرسیارەکەم مەبەستدار قەزدی بوو بۆ ئەوەی پێوەرێک دیاری بکرێت بۆی جارێکی کە ئەو دکتۆر ئاماژەی پێکرد یعنی قسەیەکی کە دەبێتە بەڵگە بە قسەکەی من جارێکی کە هاوڵاتی کورد بەدبەخت نەبێت بەدەست ئەو جۆرە کەسانەوە کە بە ناوی پزیشکیەوە چارەسەری نەخۆش دەکەن پێوە پێویستە دەبێتێ معیار ئێمە فێلسوفانی زانست چەندین پێوەریان دیاری کردووە کە چی زانست لە نازانست چۆن جیا دەکەوێتەوە ئەمە مەبەستەکەی من لە ناوێنانی بۆیە بە مەبەستەوە وتم دکتۆر عەلی پێویستە ئاهلی پسپۆر ئەو پێوەرە دیاریکە و خەڵک شاکەکەی میساکەکە کە جاری هەڵە و داوی ئەم جۆرە کەسانەوە کە بە ناوی پزیشکیەوە لەخۆش چارەسەر دەکەن هەر ئەوە نەبوو ئێستاش بەڕێز دکتۆر حوسێن فەرمێت زۆر سپاس زۆر سپاس جارێ دکتۆر نیم دکتۆراکەم ماویەتی زۆر سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز پێشەوە بابەتێکی خۆم دەست پێ بکەم هەنێ دوو مامۆستای بەڕێزی پێشوانە پرسیان ڕوژاند پێویستە ئاوایە دەستێکی پێ بنێ دەنگی بەرزێڕە پێشنی گەنجانە شارەزایی هەیە توانی شکا خۆم بە هین بێ باشترە دیارە معنی بەڕاستی زانست چییە؟ یعنی پرسەکەی مە لێراوەیە کە زانست چییە؟
باشاکە نەگەرێمە ئەوەی کە کاک دکتۆر فەرمویان کە هاوچین گەڵێ فەلسەفە مرد هەمووی لەم اینەوە دەست پێکە کە زانست چییە مرۆڤ لەو کاتەوە هەستی بەبوونی خۆی کردووە پرسیارێکی زۆر گرنگ لە زێهنیدا لەگەڵاڵە بووە کەوەیە من بۆ لێرەم ئێتر ئەو مرۆڤ چ مرۆڤێ بوو بێ لە ئەفریقا بوو بێ لە شارستانێتێکە لە قۆناغێکی پێش کەوتوترا بوو بێ نازانین بەڵام پرسی وجود گرنگترین پرسی مرۆڤ بووە و بۆ وەڵامدانەوەی ئەم پرسە ئەنواعی بواری دامەزراندووە یەکێ لە ئەنواعی بوار هاتەتە ئاراوە یەکێ لە بوارەکان بواری عرفانە لە ناو ناخی خۆیە بە دوای بوونی خۆیان کەڕاوە بواری فەلسەفەیە بە بیرکردنەوە کە فەلسەفەی نوێیە فەلسەفە بوارێکی معرفی نوێیە بە عەقڵ بە دوای بڵێن پرسیارە وجودیەکانە گراوە و بیستویەتی منزومەیەکی یەکانگیر دروستکە کە جووە وەڵامی هەموو پرسیارەکان بداتەوە یان نا بە پێچەوانەوە بە هونەر هەوڵی داوە وەڵامی پرسیارەکانی بداتەوە چوە خوڵقاندوویەتی خۆی بۆ بە خالق شیعری خوڵقاندووە پەیکەری دروست کردووە و هەنەجاراتۆ پەیکەرەکانی پەرستووە و لەوێەوە ئەنواعی شتە کەوتوێتەوە یعنی ئێستەکانی ئێمە بەبێ پێشکەوتنی بواری هونەر کە لە ئەشکەوتەکانەوە دەستپێکە ئێمە شتێکمان بە ناوی نووسین نەبوو نووسین بەرەنجامی پەرەسەندنی ئەو بڵێن هونەرە زانست بەرەنجامی پەرەسەندنی فەلسەفەیە لە ئەتاوەکو سەردەمی بڵێن دوای ڕێنەسانس زانست بەشێکە لە فەلسەفە و هەر ئەوەیشە مەسەڵەن تماشاکەی پرسیارە گرنگەکان لە شارستانەتی ئیسلامیان لێی قەدەغاگرێ پرسیارە وجودەکان کە ئەوەیە کە من بۆ لێرەم و کورتیەکەنەوە بەهانێ تاقیکردنەوە و بەهانێ شتیکە زانست وەکو بواری هین وەکو نوێترین بواری معرفی بەشەری تەمەنی هەمووی 500 ساڵە بەڵام ئەوەی کە ئێمە دواخری بڵێن ئەو فەلسەفە سروشتیە کە زانستی فیزیایە بە تەحدیدی زانستی فیزیا شمولی هەموو زانستەکانەکە زانستەکانی تر یان زانستی بە نزیکەیی و سوودمەندن یان زانستی ئاپلیکیشنن بە شێوازێگانی بە سوودن بەکاردێن بۆ نمونە بڵێن پزیشکی ئاپلیکیشنێکی چەندین بواری زانستیە چەندین متەنانەت عرفان و ئەمانش تێدا بەکاردێ زۆر جار ئاپلیکیشنی چەندین بواری زانستیە یا مەسەڵەن هێندسە ئاپلیکیشنی زانستی فیزیایە جا لێرەدا زانستی فیزیا کە لەدایکە بێ لە سەردەمی گایلۆ لەدایکە بێ و بەرەبەرە ڕێچکەیە بۆ خۆی دۆزێتەوە لە جیاتی پشتبەستن بە بیرکردنەوەی پەتی ئەم بیر پشتە بەستێ بە تاقیکردنەوە پشتبەستن بە تاقیکردنەوە ئەنجامێکی زۆر گرنگیە بێ کە لە بوارەکانی تر جیایەکاتەوە هەم لە بواری ئاین و عرفان هەم لە بواری هونەر و هەم لە بواری فەلسەفە وەیکا بە بوارێکی سەربەخۆ تەکنیک لەگەڵ خۆی ئاهێنێ گۆڕانکاریە کە زانست لەم 300-400 ساڵە بەسەر ژیانی مرۆڤ هێناوێتی هەموو معریفەکانی تر لەو ڕۆژەوە بڵێن ینی مرۆڤی 500 ساڵەوە پێش و مرۆڤی 5000 ساڵەوە پێش گیانی تەقریبان وەکو یەک وایە هەر بە وڵاخ و عەرەبان و ئەمانە جوڵێ خواردنەکان تقریبان یەک شتە هەنێ ئەزمموی هەیە بەڵام ئەزممونەکان زۆر سنووردار و مەحدودن جابینە سەر ئەوەش کە هین کاک دکتۆر فەرمویان هاوکین گەڵێ فەلسەفە مرد لەو منتەلەقەوەیە بوارەکانی تر لە وەڵامدانەوە پرسیارە وجودیەکان هیچ دەرەنجامێکی ئەو تۆیان بەدەست نەهێنا یعنی بەردەوام لەم لقەوە بازدان بوو بۆ لقێکی ترکە من بۆ چی لێرەم بەڵام زانست لەم 400-500 ساڵە بەتایبەت لەم 100 ساڵی ئەخیرە دوو پرسی وجودی مرۆڤی زۆر بەرەو پێشەوە بردووە یەکە سەرچاوی گەردوون کە گەیاندوێتی بە بیگ بانگ و یەکە سەرچاوی ژیان کە تیۆریەکی گرنگی وەکو تیۆری داروینمان هەیە و سەرچاوی جۆرەکان تا ڕادەیەکی زۆر ینی بڵێن ڕوون کراوەتەوە ئەمە بۆ یەکە بوو لە هەرە پرسیارە قورسەکانی مرۆڤ کە لە سەدەی 19 بە دواوە وەڵام دراوەتەوە تا ڕادەیەکی زۆر بەڵام زانست خۆشتانە زانن بە هیچ شێوەیە بەمانەی ئەوە نییە کە لە شوێنێکە ئەوەستێ و بەبێ فەلسەفەی زانست تۆ هەر شتێنی کاراوە هیچ شتێ پروف ناکەی تەنها شتەکان بە درۆ خەیتەوە یعنی ئەو زانستی کە لە سەردەمی گالیلەوە هاتە ئاراوە
دواخری فەلسەفەیەکی بۆ دروست بوو و ئەم زانستە لە چوارچێن فەلسەفەیشەکە گریمانەکەی تاقیەکەیتەوە و تاقیەکەیتەوە بۆ نەگۆ شتەکە پرۆفکەی بۆ شتەکە فەشەل پێبێنی و هەر لێرەوەیە کە پێشکەوتنی زانستی هاتووەتە ئاراوە و بەردەوام گۆڕانکاری لە ژیانی ئێمە ڕوویە ئەوەی لە سەردەمی گالیلا ڕوویدا بێرتران ڕاسێل پێی ئەڵێ شەڕی ڕۆحی ئیندەکشن و دیدەکشن ڕۆحی ئەم دوانە لەگەڵ لەکار شەڕیان بوو شەڕیش نێوان ئستقرا و ئستنبات یان نێکتر قیاس شەڕی نێوان ئستنبات و ئستقرا لە بابزانێکین ئەسەن ئەم ئستقرا و ئستنباتە چییە هەر بە هینی بەرتران ڕاسێل ئەڵێ زانست بریتیە لە کۆمەڵەیەک گریمانە بابەت یا ئەکسیۆم کە بەندن لەسەر ڕاستی بەشەکی پارشیال و لوتکەکەی دەکات بە هەندێک یاسای گشتی کە فەرماڕەوان بەسەر هەموو شتەکانی گەردوون پەیوەندی دوو بە دووی لۆجیکیان لەگەڵ یەکتر هەیە کە یەکێکیان پەیوەندی سەر بەرەو خوارە ئەوتریان خوار بەرەو سەرەوە پەیوەندی یەکەم ئیستیقراییە یعنی لە خوارەوە ڕێ بۆ سەرەوە ئیندەکشن کە لە لێکۆڵینەوە لە وردەکاریەکانەوە دەگات بە گشتاندن و پەیوەندی دووەم ئیستنباتیە یا قیاسیە کە لە شیکاری گشتەوە دەگات بە وردەکاری بەڵام زانست لێرە ئیشەکەی چییە ئەم شیکە ئەو قیاسە بڵێن ئەو ئیستنباتە کە لە شیکاری گشتەوە ئەگا بە وردەکاری ئەو وردەکاریە ئەبێت تاقی بکرێتەوە ئەو دیتایڵە ئەبێت تاقی بکرێتەوە و هەر لێرەوەیە کە تەکنەلۆجیا پێشەکەوی بۆ نمونەیە تیۆریەکان کە دواخری دروستە بن ینی لە بەتایبەت لە سەدەی تەحەدا گەورەکان کە سەدەی 19 تیۆریەکان بم شێوازە دروستە بن لە وردەکاریەکانەوە تیۆری گەورە دێتە ئاراوە بۆ نمونە نیوتۆن دێنێ با بگرنە بۆ کۆنتر لە سەردەمی ئیسلامیە پرسیارە گەورەکان قەدەغەکران کە پرسیارە گەورەکان قەدەغەکران سیستمی سیاسی قەدەغی کرد سیستمی چونکە ئەو سیستەمە معرفی ئاینیە لەگەڵ خۆیە سیستمێکی سیاسیش دامەزرێنێ میشە کە دەسەڵاتەکانی ئەپارێزێ ئەو سیستەمە سیاسیە کە پشت بە سیستەمە ینی بڵێن سیستەمە معرفی ئاینیەکە بەکارهێنێ بڵێن سیارەکەی نەڵێن دەستگای دین بەکارهێنێ هەنێ پرسیاری گەورەی قەدەغە کرد بەڵام ئەمە بوو بە دەستکەوتێکی گەورانی لە ئاساسە بوو بەهۆی ئەوەوە ئەو کەسانەی کە ئیشیان لە ئەزمون لەسەر تۆپ کیمیا و ئەو شتانە بوو کە دەسەڵاتداران پێویستیان پێی بوو دەسەڵاتداران هەمیشە پێویستیان بە تۆپ هەیە بۆ یانوێ زۆرترین بژین نانێ بمرن هەمیشە پێویستیان بە کیمیا هەبوو بۆ سیحربازی و ئەم جۆرەشتانە یا مەسەڵەن بۆ دروستکردنی ئاڵتون بۆ دروستکردنی ئاڵتون ئەوە بۆ هینی سەرمایە ئەمە بوو بەهۆی ئەوەوە کە دیتایل یەکجار زۆر بێ وردەکاری یەکجار زۆر بێ ئیستقرا پێشکەوتنێکی یەکجار زۆر لە سەردەمی شارستانیەتی ئیسلامیە دروست بکە و ئەم ئیستقرایە بە تەواوی ینی بڵێن ئەو تەنگەژە و کێشەی بۆ فەلسەفەی سروشتی یۆنان دروست کرد بوو کە ئەو کات وەکو دەستوەکو بڵێن سیستمێکی قیاسی زاڵ بوو بەسەر بیرکردنەوەی ئوروپا و گالیلۆ کەسانێکی تر ئەم سیستەمە بڵێن ئەم وردەکاریانە کە لە بەردەستیانە بوو ئەم شتانە کە گەیشتو بوو پێیان و بڵێن تەنگەژەیان بۆ ئەو سیستەمە قیاسیە دروست کرد و لە کۆتاییە ئەو سیستەمە بڵێن ئیستنباتیە دروستکە و سیستەمی ئیستنباتیە لە کۆتاییە هاڕێی کرد بەڵام دوای چەند سەد دوای ماوەیەکی 100 ساڵ دوای 100 ساڵ دوای سیستمێکی ئیستنباتی کە دێتە ئاراوە کە بریتیە لە سیستمی کێشکردن کە نیوتۆن دایەمەزرێنێ کۆمەڵێکی زۆر دیتایل و وردەکاری کەسانێکی وەکو کپلەر و گالیلۆ ئەمانە هێنایانە ئاراوە لەم وردەکاریانەوە نیوتۆن گەی بە ئیستنباتێکی گەورە و ئەو ئیستنبات گەورە بریتی بوو لە هێزی کێشکردن ئەم هێزی کێشکردن تەبعاً هەم فەرمانڕەوایە لەسەر هەموو جوڵەی تەنەکانی گەردوون بۆ تێگەیشتنەوە کە لەو سەردەما هەبوو ینی ئەو گەردوونەی کە لە وەختا ئەناسرا توێتوانی پاساوی جوڵەی مانگ زەوی خۆر هەمووی بداتەوە بەربوونەوەی ئێمە چزانم هەڵچوون و داچوونی ئاوی دەریاکان وەڵامی هەمووی ئەدایەوە ینی هەموو اینەکەدا بەڵام تاقیکردنەوەی زیاتر هەوڵی زیاتر لە سەدەی 19 هەمە سەلماندی ئەم تێوەریە هەنێ وردەکاری ناتوانێت وەڵام بداتەوە هەنێ دیتایل هەیە ناتوانێت وەڵامی بداتەوە
و بەرەبەرە دیتایڵەکان زۆر بوون ئەوە بوو گشتاندنێکی کە یا ئستنباتێکی کە یا دیداکشنێکی کە هاتە ئاراوە کە ئەنشتاین کردی ئەو کەسانەی کە ئیشی دیداکشنەکەن ژمارەیان یەکجار کەمە بەڵام ئەو کەسانەی کە ئیشی ئیستقرایی یا دیتایڵەکەن ئەمە کرێکارەکان ژمارەیان یەکجار زۆرە ئەمانە ئەوەیە کە تێۆری ڕێژەی هاتە ئاراوە و هەروەها لە تێۆریەکانی تریش کە هەبوو لەو سەردەما بوو بەهۆیەوە تێۆری کوانتەم بێتە ئاراوە دووبارە هەر لە سەدەی بیستەمە تێۆری ڕێژەی دەرکەوت لە زۆر جوێنە جواب ناداتەوە دووبارە وردەکاری دیتار بڕۆ بەرەو ئیستقرا بڕۆ بەرەو وردەکاری زیاتر و لەوێەوە تماشا ئەمجار تێۆریەکی گەورەتر هاتە ئاراوە کە پێڵێن کوانتەم گرەیڤیتی کە ئێستا ئەو تێۆریە جێگیر نەبووە یعنی بەردەوام هێشتا ئستنباتەکە دروست نەبووە ئەو تێۆریە قیاسیە گەورە کە بتوانێت هەموو ئەو شتانەی کە ئێستا هەمانە پاساو بداتەوە و پێشبینی بۆ داهاتوش بکە و بتوانێت تاقیکردنەوە پێشنیاز بکە کە بکرێت تێۆریەکە فەشەل پێ بهێنرێ بە پێی بۆچوونی فەلسەفەی زانستی نوێ هێشتا وەکوونێ نهاتوەتە ئاراوە یعنی ئێمە لە سەردەمێک ئاژین ئەم سەردەمە بە توندی سەردەمی ئیستیقراییە زۆر شتی گەورە هەن کە وەڵامیان نییە یەکێ لەوانە عەرزم کردن لە سەرەتای ئەوە کە مرۆڤی سەرەتایی کە بیری کردەوەی بۆ یەکەم جار من لەکوێوە هاتووم ینی من بۆ لێرەم ئەبێ بە دوو پرسیار من خۆم لەکوێوە هاتووم و یەکێ سەرچاوی ئەو ژینگەی کە لێم کوێیە سەرچاوی گردون سەرچاوی ژیان بەڵام پرسیارێکی گرنگی تریش هەیە ئەویشەوەیە ئەسڵ من بۆ ئەم پرسیارانە ناکەم ئەو پێڵێن بڵێن کۆنشسنس یان هۆشمەندی یان ئاگامەندی ینی ئەمە یەکێکە لە گرنگترین پرسیارەکانی بەشەر ئێمە بۆ پرسیارەکەن ئەی حیوانات تریش پرسیارەکەن نازانی هەنێشت هەیە نازانی بەڵام ئایا ئەو هۆشمەندی ئێمە ئەم زیرە ئەم ئاگامەندی ئێمە جیاوازە لە جەستە مادیەکەمان مەزانین بە درێژایی مێژوو ئەمە پرسیارێکی گەورە بووە ئەنواعی ناوی بۆ لێنراوە مەسەلەن بڵێن ڕۆح هەبووە توزانم شت هەبووە ئەمە هەموو ئەمانە بە شێوازێ هەڵیان داوە هۆشمەندی ئاگامەندی مرۆڤ جیا بکەنەوە لە خودی خۆی لە خودی جەستە مادیەکەی بەڵام زۆر تاقیکردنەوە لەسەر مێشک پیشانەدا ئەمە ناکرێت بۆ ئاسانیە بێ ینی بڵێن ئاگامەندی مرۆڤ ناکرێت جیاواز بێت لە خودی جەستەی مرۆڤەکە ینی شتێکی سربەخۆ لە جەستەی مرۆڤەکە ینی هێشتا ینی پرۆفی ئەوەشمان نییە بەڕاستی کە ئایا ینی بڵێن بە شێوازی ئاڵاوە ئەو ئاگامەندی مرۆڤە لەگەڵ بڵێن لە جەستەی مرۆڤ یان نا ینی ئەوەش خۆی هەر هێشتا لە جێ خۆیەتی پرسیارێکی زۆر گرینگە بۆ نمونەت تێۆری زۆر هەیە لەسەر ئەمە دروستکراوە یەکێ لە هەرە تێۆریە گرینگەکان تێۆریەکە پێنرۆس زانای گەورەی فیزیا مەتماتیک لە ئاساسە بەس لە فیزیا خەڵاتی نۆبێلی وەرگرت پار لە ساڵانی کۆتایی 1970 پێشکەشی کردووە ئەوە گرنگترین تێۆریە کە بە شێوازی کۆنشسنسی مرۆڤ ئەبەستێتەوە بە هێزی کێشکردن و کوانتم وەم جۆرەشتانەوە بەڵام زانایانی بایۆلۆجیست بە توندی دژی هەر چەشنە گشتاندنێکی ئەمانە دروستکردنی تێۆریەکی ئستنباتین سەبارەت بە ئاگامەندی مرۆڤ چونکە بڕوایان وایە هێشتا دیتایڵی هێندە زۆر و نەناسرا و لەسەر سیستمی بڵێن نێروی مرۆڤ لەگەڵ لەسەر سیستمی هەستەدەماری مرۆڤ هەیە کە هێشتا ئاگامان لێ نییە وەکە زانن لەم ساڵانەی دواییە بوو کە زۆر سپاس لەم ساڵانەی دواییە بوو کە باراک ئۆباما پرۆژەیەکی گەورەی لە ئەمریکا خستە پرۆژێکی 15 میلیارد دۆلاری بوو کە نەخشەی مێشک